کۆبوونێتەوە بۆ ناساندنی بەرهەمێکی باش کە پەیوەندە بە سەرگروشتە و ئەو ستۆریەی کاکسیا کە دەتوانم بڵێم لاستی کوردستان خۆی هەم لە سەردەمی خۆی تا ئێستاش بەردەوامە، ینی دەنگدانەوەکانی بەردەوامە، ئارزگاربوون لە دەریا و وقوبوون لە زیندان کە ئەمڕۆ دوای من جگەلەوەی کاکسیا کەمێک سەرسەر ئامانجی بڵاوکردنەوەی کتێبەکە دەکات. هەردوو برایانی عزیز و زێدە خۆشەویست کاک سەربەز جیهاد و کاک جەواد حەیدەری ئامسەر و ڕۆشنبیری دیاری ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانیش بەشداری دەکەن بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی کتێبەکە. بەڵام بەباش دەزانم پێشەوەی بێمە سەر کاکسیا خۆی و سەنتەر ئەوەکو ڕێزێک بۆ ئەو گەنجانەی کە لە دەریای ئیجە و لە ڕێگای هەندەران بە هەزاران گەنج بەداخەوە تا ئێستاش ژیانیان لە دەستدا و چارەنووسیان نادیارە، هەروەها بۆ هەموو تێکۆشەرانەی کە بۆ ئایندەی گەنجان و بۆ نیشتیمانیان خوێنیان ڕژان تکایە بە هەمومان دەقەیەک بە بێدەنگی بوەستین. سپاس بۆ هەموو لایەکان دەستان خۆش بێت. سەرەتاکانی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بکەم بەو پێی بەشێک لەو گەنجانەش کە لێرە ئامادەن. ڕاستی دروستکردنی پرۆژەیەکی وەک سەنتەری گەنجان لە ڕانیە کە دەگەڕێتەوە بۆ 20 ساڵ پێش ئێستا ئاسان نەبوو، قورس بوو و بۆ زانیاری بەڕێستان تا ئێستا ئەم سەنتەرە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان نییە. مەسەڵەن لە تەواوی دەڤەری ڕاپەڕین بەس لە ڕانیە هەیە. و پرۆژەیەکی ناحکومیە، ینی ئەساسەن پرۆژەی گەنج دەوڵەت دەبێت خۆی تەبەنی بکا و خۆی پرۆژەی هەبێ، بەڵام وەک یەکێک لە پرۆژەکان لە منداڵپارێزی کوردستان تەبەنی چەند پرۆژەیەک کرا ئاسان نەبوو. لەگەڵ کۆمەڵێک گەنج 20 ساڵ پێش ئێستا هەستاین بە کۆکردنەوەی ڕەحلەی شکاو لە مەکتەبی بتوێن و ماوەی ساڵ و نیوێکی سەنتەری گەنجان لەسەر ڕەحلەی شکاو لە 2 ژوور و 3 ژوور دەستمان بەکار کرد. یەکێک لەو گەنجە باشانەی لە سەرەتاکانی سەنتەر ڕۆڵی هەبوو لە دامەزراندنی ئەم پرۆژەیە کاکسیایە. من لێرە سپاسی دەکەم و ئەو یەکێک بوو لە نمونەی هەموو ئەو گەنجە باشانەی کە زۆر لە خۆبردووانە، زۆر خۆبەخشانە، زۆر گەنجانە هاتە پێشێ و ڕەنگە بەشێکی زۆری گەنجانی ئێرە نەزانن، بەس ئەو یەکێک بووە لەوانەی کە ڕۆڵی هەبوو تەنانەت لە وێنە ئەرشیفیەکانی سەنتەر یەکەم کۆرسی دەلاکی ژەو کردیەوە. ئەگەر بیری ماوێ لەسەر ڕەحلەی شکاوە یەکەم کۆرسی دەلاکی سەنتەر دەکاتەوە و بۆ چالاکیەکانی کە هەڵبەت هەمیشە ئەم سەنتەرە پشت ئەستور بۆ بە کۆمەڵێک گەنجی وە کاکسیا کە ڕاستی نمونونەکانیان یەک و دوونین بەشێکی زۆریان لێرە دانیشتون. ئەمانە ئەو سەربازەمونانن کە وایان کردو ئەم پرۆژە بەردەوام بێت، چونکە ئەم پرۆژە لە قووەت و تاقەی کەسێکدانە بۆ ڕاستی ئەم کۆمەڵە گەنجە باشەنە کە هەر یەکە لە بوارێکدا خزمەتی لێرە کردو. من لێرە لەبەرەوەی ناوەکان زۆر ڕەنگە کە ناو بێنم غەدر لە چەند ڕێزێک بکەم، هەروەندە دەتوانم بڵێم سپاسی هەمویان دەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون لەوەی کەم پرۆژەیە تا ئێستا بەردەوام بێ لە کارەکانی و داوای لێبوردن دەکەین. هەمیشە داوای لێبوردن لەو گەنجانە دەکەین کە دێنە سەنتەر، لەوانەی کە دێن بۆ چالاکیەکانمان داوای لێبوردن دەکەین کە شوێنی ئێمە خراپە. بەداخەوە مەقەدەری وڵاتی ئێمە وایە کە گەنج دەبێ مەشوێنی بێ، دەنا گەنج لە هەموو وڵاتان پشتگیری باشتر و دیارتری دەبێت بۆ بکردێت. بەڵام هەمووتان شاهیدن 20 ساڵە ئێمە لە هەموو بیناکانی سەنتەر جگە لە کتێبخانەی گشتی کە بۆ ماوەی 5 ساڵ لەوێ بووین، لە هەمووی لە خانووی بچووک و ژووری تا ئێستا ژوورەکانی سەنتەر 3-4 مەترینە. ڕەنگە خەونی گەورە بنیاد بنەی لەسەرەوانە زۆر قورس بێت. یعنی داخم هەیە بە بەردەوام ئێمە لە چالاکیەکان باسی دەکەین و ئەوە ئیشی ئێمە نیە، ڕاست ئێمە ئیشی دەوڵەتە خۆی مەسەلەن پرۆژەی گەنجان دابین کە وەنیهێنیەکتان پێ بڵێم مەسەلەن لە سلێمانی لە بەختیاری حساسترین شوێنی سلێمانی بەس 4-5 یاریگاوە حکومەت داوێتی بە پرۆژەی سەنتەری چالاکی گەنجان، حکومەت داوێتێ. مەسەلەن لە کۆیە ناوەندی ڕێکخراوەکان دراوەتە سەنتەری گەنجان، مەسەلەن لە کەلاش 2 بینایەکی لێ 2 هێندەی مجەمع دەوائیری ڕانیە دەبێت دراوەتە گەنجان. مەسەلەن لە دەربەندی خان بە هەمان شێوە تاکە شوێنێک کە بەداخەوە لە ڕووی استراتیژ و ئەوە نەکاراوە چەندین بیناشمان وەرگرت، یعنی موافقەتی ئەنجومەنی وەزیران و فلان و فیساری چەندینیشمان هەبوو، بەڵام دوجار خۆی ئێمە تێدەگەین لەبەرەوەی ڕاستی تا ئێستاش ڕەنگە هەمووتان شاهید بن ئەم پرۆژەیە لە تایبەتمەندیەکەی خۆی نەوەستاوە. ئەویش ئەو تایبەتمەندیەیە کە پرۆژەیەکی سەرف گەنجانەیە
و ئێمە بە هیچ شێوازێک بڕوامان بەوە نیە ئەو گەنجە بەستە زمان و بەدبەختانەی کە شوێنێکیان لێ لە وڵاتەدا کە دێنە ئەم پرۆژەیە دووبارە لێرەش بۆ مەبەستێکی تر قۆزرێنەوە. بۆیە حەزم کرد لە دەستپێکدا ئەو ڕوونکردنەوە بدەم و ئاماژە بە ڕۆڵی کاکسیا بدەم لەبەر دوای 20 ساڵ دێین لەسەر کتێبێک قسە دەکەین کە ئەو شەو من بە خێرایی چەند بەشێکیم خوێندەوە. ڕاستی هەر لە پێشەکەکەی مامۆستا شێرزاد حەسەنەوە تا پوختەکەی ئاخیری کاکسیا هەست ناکەی ئەم ستۆریە هی 20 ساڵ پێش ئێستایە، شتیوان 20 ساڵ پێش ئێستا نییە، هەست دەکەین ستۆریەی ئێستایە و ئەو قسانەی کاکسیا و هەموو ئەو ڕووداوە تاڵ و هەوراز و شێ و بەربەختیانەی کە تا ئێستا چیا وەکو گەنجێک بۆ هەموو گەنجانیان ئێمە نمونەی گەنجێکی هەموو گەنجانە بەداخەوە دووبارە دەبێتەوە. بۆیە هیچ جیاوازیەک نیە، من پێم وایە ئەم ستۆریی کاکسیا تازە ڕوو دەدات و دووبارە سپاسی بە خێراتتان دەکەم. چیاگیان ئەگەر بفەرمووی ئامانج لە بڵاوکردنەوەی بەرهەمە تازەکە شتێکمان بۆ باس بکەی دوای برایانی گەورە و عزیزمان بتوانن زانیاری زیاترمان بنێ. فەرموو کاکسیا. بەخێر بێن سەرچاوان. سەرەتا بەر لەوەی سوپاسی سەنتەری گەنجان بکەم، من هەمیشە خۆم بە قەرزداری شاری ڕانی ئەزانم، هەم وەکو شەخص هەم وەکو بنەماڵەش. بەڕاستیدا ڕانیە بۆ من زێردا، من هیچ وەختێ خۆم بە بێگانە نەزانیوە لەم شارەدا. دوورتریش بڕۆین وەکو بنەماڵەش ئێمە بە حکمیەوەی بنەماڵەکەی ئێمە لە ناو شۆڕش و قەباتی سەرداریدا بۆ چەندین جار تووشی نەهامەتی و لێقومان و ئاوارەی و دەربەدەری و زۆرترین جار لە شاری ڕانی و لە باوەشی خەڵکە تێکۆشەر و ئازیزەکەیدا ئێمە حەساوینەتەوە. سپاس بۆ ڕانیان، سپاس بۆ خەڵکە تێکۆشەر و دڵسۆزەکەی ڕانیە. سەنتەری گەنجان بۆ من لە ڕاستیدا مەدرسەیەک بوو، یەکێکە لە مەدرسە سەرەتاییەکانی منیش. من لە سەنتەری گەنجان زۆر ئەلفوبێ لە ژیان فێر بووم، زۆر شت لە سەنتەری گەنجان فێر بووم. ئەگەرچی من سەرەتای کارکردنم لە سەنتەری گەنجان ڕەنگە وەکو ڕاهێنەرێک کارم تێدا کردێ، بەڵام سوودی زۆر گەورەشم لێبینیوە لە سەنتەری گەنجان. من سوپاسی کا خالد خادەکەم، سوپاس بۆ ئەو پێناسە جوانانەی. من زۆر مەمنونم، هەمیشە خۆم بە ئەندامێکی ئەم سەنتەرە و ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانی شەزانم. ئازیزانم، ئەم پرۆژەی ئەم کتێبە و نووسینی و بڵاوکردنەوەی لێ ئێستادا پەیوەندی وەکو کا خالید باسی کرد، پەیوەندی نییە بە 23 ساڵ لەمەوبەر کە ڕووداوەکانی تێدا ڕوویداوە. ئەوەی منی هەندە کە کتێبەکە بنووسمەوە یان ئیشی لەسەر بکەم و ئیشی جدی لەسەر بکەم و لەگەڵ مامۆستای ئازیز ڕووناکبیری گەورەی کورد مامۆستا شێرزاد حەسەن پێداچوونەوە و خۆمانمان پێوە هیلا کرد. هۆکارەکەی ئەوەیە ئەو مێژوە ڕەشەی کە لە 25 ساڵی ڕابردوو یان بڵین لە دوای ڕاپەڕینەوە هەموو ڕۆژێ خۆی دووبارە ئەکاتەوە، ئێستاش بە هەمان شێوە دووبارە ئەبێتەوە و مەرگە ساتی زۆر گەورەشە خۆکرد. لەبارەی دەریای ئیجا من لە ڕانیەوە سەفەرم کردووە و ڕۆیشتوم و دوای گەڕانەوەشم لە کارەساتەکان دیسانەوە هاتوومەتەوە ڕانیە. بۆیە من ڕانیم بە ئەفزەل زانیوە کە بێن لێرەدا کۆڕی بۆ بکەم یان وەکو دووەم شوێنیش بێم کتێبەکەی تێدا بڵاو بکەمەوە. ئامانج لە بڵاوکردنەوەی کتێبەکە ئەوەیە کە ڕووداوەکان مێژوو وەکو خۆی دووبارە ئاکاتەوە. ساڵی 97 گیرم دێ ئەو کاتەی سەفەرم کرد، من لە ناو گەرمەی شەڕی ناو خۆدا بڕیارمدا کە سەفەر بکەم. ئەڵبەتە گەنجێکی 20 ساڵ بووم، پێم وا بوو کە خەون و هیوا و ئاواتەکانم لەم وڵاتە بەدینایە، پێویستە تا گۆڕانکاریێک لە ژیانی خۆمدا دروست بکەم وەکو باقی ئەو گەنجانی کە بەلێ شاو کۆچیانە کرد و دەسەڵاتیش بەداخەوە لە بیری ئەوەدا نەبوو کە کارێک کار ڕێگری لەم کۆچە بکات. کامە سەرمایەکی زۆر گەورە بوو لەم وڵاتەدا چۆ دەرەوە بەداخەوە. ئێستاشی لەگەڵ بێ ئەم سەرمایە کەوتۆتە خزمەتی وڵاتانی تر، بەڵام نەکەوتەوە خزمەتی وڵاتی خۆی. من ئەو کاتە کە بیرم لەوە کردەوە سەفەر بکەم، ئەڵبەتە بۆ ئەوم نەبووە وەکو بڵێن بە کۆمەڵێک فەنتازیاوە بچم بۆ ئەوروپا، بەڵکو لە بێزاریەوە سەفەرم کرد. بەداخەوە دوای 23 ساڵ ئێستا کە من لە حزوری ئێوەدام تەماشاکەن ڕووداوەکان چۆن خۆیان دووبارە ئەکەنەوە. لە ساڵی نەوەتەکانی سەدەی ڕابردوو چەند حاڵەتێک ڕەنگە 1-2-3 حاڵەتێک لە دەریای ئیجە ڕوویدا بێت، کۆمەڵێک گەنج تێدا ژیانیان کەوتا. بەڵام ئاوڕێک بدەنەوە لە ساڵی 2014 بۆ ساڵی 2020 چەند ڕووداوی دڵتەزێن لە دەریای ئیجە ڕوویدا. هەر 2 ساڵ لەمەوبەر بوو خانەوادەیەکی ئەم شاری ڕانیە بە تەواویان لە دەریای ئیجەدا غەرق بوون و خنکان. ڕۆژانە ئەم ڕووداوانە دووبارە ئەبنەوە. بەداخەوە ئەم ڕووداوانە لە نەتیجەی ئەو نائارامەیە کە ڕووی کردوتە وڵاتی ئێمە، دەسەڵاتی
هەرێمی کوردستان هیچ باچی بەوە نییە بارودۆخەکە ئارام کاتەوە. گەنج پێویستی بەوە نییە دەسەڵات بانجی بکاو لە باوەشی بگرێ و بیلاوێنێتەوە. گەنج پێویستی بەوەیە زەمینەی بۆ ساز بکەیت. گەنج پێویستی بەوەیە تۆ بیت ئەو زەمینەی بۆ خۆشکی کە بتوانێت تێیدا بژیت، کە بتوانێت تێیدا خەونەکان و هیوا ئاواتەکانی بەدی بێنێ. بەداخەوە هەمویان لە بین برد. ئێستا شەڕی ناوخۆ لە ژێر ناوی تر بە فۆڕمی تر درێژەی هەیە. ڕۆژانە هەر یەکێک لە تاچی کورتکە لە خەو هەڵستێ نازانێت تا ئێوارە شەڕی ناوخۆ ڕوو ئەدا هەڵەجیسێتەوە یا هەڵناجیسێتەوە. ئەم ناکۆچەی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان هەمیشە نائارامی دروست کردەوە بۆ گەنج و بۆ تاچی ئەم وڵاتە. ئێستا شەڕی ناوخۆ لە ژێر ناو بە شێوازی زۆرا و زۆر بەردەوامی هەیە. فەرمو سەیری سوسیال میدیا بکەن. لە سوسیال میدیا ئەوەندەی تەماشا ئەەکەی کامە دوژمنی کورد، کامە نەتەوەی دژی کورد، هێندە قسە لەسەر کوردەکە، هێندە دژی کورد قسە ئەکا، هێندەی خۆمان قسە لەسەر خۆمانەکەین و یەکتری ناشیرنەکەی و یەکتری شێرین. ئەمانە هەمووی هۆکارن بۆ بێزارکردنی تاچی کورد، بۆ بێزارکردنی گەنج. ئازیزان، گەنج سەرمایەیەکی زۆر گەورەیە. وڵات لەسەر دەستی گەنج ئەپارێزرێ، وڵات لەسەر دەستی گەنج بەرەو پێشەوە ئەبرێ. بەداخەوە فەرمو سەیری ئەم موەسسەسەیە بکەن. بە هەزاران باڵەخانەی مۆدێل بە کوالێتی بەرز و مۆدێل نوێ دروست کراوە، بەڵام دانەیەکیان قابلی گەنج نابینی بێنێر لە شارێکی وەکو ڕانیە خەون و ئاواتەکانیان پێدا بەدی بێنێ. ئەبێ دەسەڵاتی تر گوێ بگرێت. پێویستە، زۆر درەنگە، کات زۆر درەنگ بووە، ناکرێت چیتر ئەم خەمساردیە هەبێت و کارەساتی لەم شێوەی لە کتێبدا تۆمارەکرێ. ڕۆژانە ئەمە ڕووداوی گەنجێک نییە بەتەنیا، تکایە وەکو تەنها وەکو چیامەی خوێندنەوە. ئەوە نمونەی هەزاران گەنجی ئەم وڵاتەیە، ئەمە معاناتی هەزاران گەنجی ئەم وڵاتەیە. تاچی کورد ئەمە ژیانیەتی. هیوادارم بە وردی بیخوێنەوە. من زیاتر لەوە درێژەی پێ نادەم. جارێکتر سوپاس بۆ سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە. زۆر مەمنونتانم. هەمیشە خۆم بە خەرزاری سەنتەر و شاری ڕانیە ئەزانم. ڕێز و احترامم بۆ هەیە. دووبارە بەخێر بن سەرچاومان. سپاس بۆ کاکچیە. برای عزیز و خۆشەویستمان، کاک سەربەرزیات، کاک سەربەرزیان زۆر بفەرمووی. لێرە زۆری ئەو بۆ خوێندنەوەی ئەو بیرۆوەریانەی کاکچیە. سپاس بۆ سەنتەری چالاکی گەنجە. لەبەرەوەی کە شوهار زۆر سادەم هەوڵ دەدەم بە خێرایی قسەکانم بدێنم. ورم مندا بە شێوەیەکی گشتی باس لە بیرۆوەری و نووسیدای بیرۆوەری دەکەم پاشان بۆ مەسەلەوەی کاکچیە چۆن دەستی بردووە بۆ تەجربەنەیە دەنووسین. هەڵبەت نووسینەوەی بیرۆوەری لەگەڵ پەیدابوونی نووسین ئەویش پەیدا بووە. وردە وردە بە تێپەڕی نیکات و کەڵەکەبوونی تەجربەکان وای لە هاتووە هەندێک لە بەرهەمانە بوونەتە بەرهەم ئەدەبی زۆر گەورە. زۆر دوور نەکەوینەوە هەموو ئەوانە کە لە مێژوودا مێژویان نووسیوەتەوە. قامچی بەدەستی یا دەسەڵات بەدەستی مێژووبوونە هەوڵیاندا بیرۆوەری خۆیان بنووسنەوە. مەرجنی ئەوانە خۆیان ئەدیب و نووسەر و خوێندەوار و ڕۆژنامەنووس و مەتەبیع بوون، پشتیوانە بووە. بۆ نمونە تەیموری لەنگ ئیبن عەرەبشای بە تایبەتی داناوە کاتبی تایبەتی خۆی بووە بیرۆوەریەکانی دەنووسیوەتەوە. لە زمانی عوسمانی کە تا 100 ساڵ بەردە ئێستا لەم وڵاتەی ڕێگەی دەسەڵاتی عوسمانیدا بوون، هەموو والیەک ڕۆژنامەچیە بوو. ڕۆژنامەچیەوە کەسە بووە کە ڕۆژانە بیرۆوەریەکانی بۆ نووسیوەتەوە. لە وڵاتی خۆشمان بیرۆوەری زۆر نووسراوەتەوە، بەڵام هەمیشە ئەوانە بیرۆوەریان نووسیوەتەوە کە لە بواری سیاسەت و شۆڕش و ینی دەستپەنجەیان دیار بووە لە گۆڕانکاریە گەورەکاندا بیرۆوەریان نووسیوەتەوە. بەو معنای خەڵک بەیاخی بەو جۆرە مەسائلانەداوە. بەڵام تەکنۆلۆژیای سەردەم کارێکی کردووە بە جۆرێک گۆڕانکاری بەدی هێناوە کە دەرفەتی بۆ زۆران بەخساندووە بیرۆوەری بنووسنەوە. هۆی ئەوەی کە بیرۆوەری دەنووسێتەوە شۆڕبوونەوەی بەناخدا زۆرێکە لە کۆمنیکیشن لەگەڵ خودی خۆت بۆ ئەو تەجربەی کە کەڵەکەت کردووە بەسەری ناوە ئەوانی دیکەش ئیسفادە لێ بکەن. لە نووسیندا بە پێشەوان بیرۆوەری تا دەگاتە سەر ڕاپۆرتێکی ڕۆژنامەنووسی قورسترین شت دەستپێکە، قورسترین شت شیرینکاریە، چوونە ناوە، ئیستیهلالە. ئەو دەرگایە کە لێوی دەچێت بوو. ئەو کتێبەی کاکچیا لە دەرگایەکەوە هاتۆتە ناوێ لەحزەیەکی
ناخۆشە بە نیسبەت خۆی بە نیسبەت نەماوەکەیەوە کە لە شەڕی ناوخۆدا ئاگر بەردراوەتە خانووکەیانی لە دوورەوە چاوی لێوە بە تەسەوری من ئەو دەستپێک و چونە ناوەشی مۆفەقە دەستخۆشی لێدە ئەلبەتە نووسین نەتیجە و دەرەنجامی تەجربەیە هیچ کەسێکی بێ تەجربە ناتوانێت بنووسێت حتما ئەوەی کە دەنووسێت بێ تەجربەیە بێت شامل و دەڵێ کێوەکان لە کەڵەکەبوونی بەردەکانەوە دروست دەبن مرۆڤەکانیش لە کەڵەکەبوونی تەجربەکانیانەوە بەڵام ئایا هیچ کەسێک هەیە تەجربەی نەبێ شتیوانی هەموومان کە لێرە دانیشتوین تەجربەمان هەیە بەڵام کێ هەمان دەتوانین ئەزموونی ژیانی خۆمان بێنینە سەر پەڕەی کاغەز ئەوانن کە دوو سیفەتیان تێدا یەکیچەند ئەوەیە کە لەگەڵ خۆیدا پەیوەندی دەکات بە زمانی سەردەم لەگەڵ خۆیدا کۆمیونیکیشن دەکات لەگەڵ خۆیدا تەلەفۆن دەکات لەگەڵ خۆیدا پاواسود دەکات ئەگەر کەسێک بەیان تەجربەشی بەسەرێکەوە کەڵەکە کردێت لەگەڵ خۆی تەواسودی نەبێ ناتوانێت قەڵەمەکەی دەستداتێ و نووسێت دووەمیان ئەگەر چێکی پێنەوێ ناتوانێت شەڕی نووسێ بکەن چێکی نووسەر زمانە هەر کاتێک هەر کەسێک زمانی نەبوو ناتوانێت نووسەر بێت هیچ یەک و دوی تێدا نییە دەکرێت وتاربێژی باش بێت دەکرێت تەنانە شاعیر بێت دەکرێت تەنانە مۆعیزە خوێن بێت و ئیلا ئاخری سیاسی بێت بەڵام چێکی دەستی نووسەر زمانە بەنسبەت کاتیا تەجربەیەکی تاڵی دیتوە لە زمانیشدا پێرفێک نییە ببوورن ینی من چیان لە ڕیزی برازایەکان داناوەخوای لە من باشتر بەزانم بەڵام من لەبەر خۆشەویستی چیا ئەو حەقیقەتە ژێر لێو ناخەم تا ئەندازەیەکی باش کوردی دەزانێت بەڵام ناوێتی هێشتا زاڵ ببێ بەسەر زماندا زاڵ ببێ بەسەر تاڕشتن و فانتازیای نووسیندا زاڵ ببێ بەسەر ئیقاعی نووسیندا نووسین بەڕاستیدا ئەگەر مۆسیقی نەبێت ژمەلی مۆسیقی نەبێت تەقاطوعی تێدا نەبێت هارمۆنیا تێدا نەبێت چێژ و لەزەت و خۆشی تێدا نەبێت کەچیا تا ئەندازەیەکی باش لەوەدا چۆتە پێشەوە بەڵام پێویستی بەوەیە لە تەجربەکانی داهاتوویدا زۆرتر خۆی بە زمانەوە خەریک بکات ئەوەی قسەی ئەخیری تێدا دەکەم بۆی زۆر سەرکان نێشێنم ئەنگیزەی نووسینە دافع چییە لەوەی کە ئێمە هاتوین بۆ ئێرە کتێبێک لە کارچیا وەردەگرین و دوێنێ هەندێک قسە دەگرین کە لەوانەیە دایان جاری دیکەش بیست پێکەن بەڵام نووسەر بۆ دەنووسێت پێشەوەی دەست بۆ قەڵەمەکەی بەرێ دەبێ بزانێت ئەوەی کەی دەنووسێ مەسئولێتە تا ئەو کاتەی فکری و تێڕوانین و تەسەوراتی خۆم لە جیرفانی خۆمدا نەخستۆتە سەر کاغەز هیچ جۆرە مەسئولێتێکی تێدا نیە نە مەسئولێتێکی قانونی نە مەسئولێتێکی ئەخلاقی تێدا نیە بەڵام کاتێک کە نووسەر دەست بۆ قەڵەمەکەی دەبا دەبێ بزانێت هەر دێڕێکی کە دەینووسێ مەسئولێتێکی ئەخلاقی تەحمل لەبەر ئەوە پێویستە نووسەر نەک هەر بێلایەن من ناتوانم بڵێم بێلایەن بەڵام نووسەر دەوافعی نووسینی لە ڕاستیدا دەبێت خەمێکی گشتی بێ ممکنە ئەو قسەیە بۆ خوشکێکی شاعر بۆ برایەکی ئەدیب بۆ چیرۆنووسێک تۆزە قوریز بێت ڕەنگە بیرروباوەڕ و تێڕوانینی پێچوانی بیرروباوەڕی من بێت ڕەنگە وا بیر بکاتەوە نووسین بۆ خودی خۆمە من بۆ ئاسوودەیی دەرونی خۆم دەنووسم بەڵام بەلایم نەوەوانێ بە تێگەیشتنی من نووسین مەسئولێتە هەر کاتێککە جملە دەچێتە سەر کاغەز خاوەنداریەتی لە تاکەوە دەبێت بە خاوەنداریەتی گشتی کاکچیا خەمێکی گشتی هێناوە و ئێمە کردوویەتی بە یاداشت کردوویەتی بە چیرۆک قسەی ئەخیرم ئەوەیە کاکچیا دەبوو باشتر کتێبەکەی تەبیوب کردوە ینی بەشبەشی کردوە بەداخەوە تاوانە من پێشەکێکەکەم نەخوێندەوە بۆ ئەوەی کە لێرە قسە دەکەم تەناس نەکا لەگەڵ کاک شێرزاد حەسەن کە پێشەکی بۆ نووسیوە لەبەرەوە هیچ نەخوێندەوە بەڵام باقی کتێبەکەی هیچ جۆرە تەبیوێکی تێدا نیە بەداخەوە ینی ناونیشانی سەرەکی ناونیشانی فەرعی ناونیشانی کۆتایی ناونیشانی سەرەتا ئەمە نەقسانیەکە هیوادارم کاتچیا لە تەجربەی داهاتوویدا ئەوە لە بەرچاو بگرێت چونکە نووسین بەخۆی منهەجە بگورین ڕێبازە ئەگەر ڕێبازێکی دیاریکراو لە نووسیندا نەگریە بەر بۆ مانایە تۆ یەکێک لە ئەسڵەکانی نووسینت ئیمارکردن
سپاس کە گوێتان لێگرتن ببوورن سەرمێشان. دەستەکانت خۆش بێت، زۆر سپاس. کاک جەواد حەیدەری خۆشحاڵ بوو، بەخێریش پێی و فەرموو جەناب. ئێوارێتان باش، سپاس بۆ ئێوە. سەرەتا مەوێدا شێرێکی شاملوو دەست پێ بکەم. پیلاوێکی ڕەنجێکم کە ڕەنجی من نییە، دانیشتووی خاوچێکم کە خاوچی من نییە، ناسیاوی ناوێکم کە ناوی من نییە، گریاوی ژانێکم کە ژانی من نییە، زادەی لەززەتێکم کە لەززەتی من نییە، بە مەرگێکیش دەمرم کە مەرگی من نییە. هاوڕێیان دۆستان، سپاس. من وەک هاوڕێکی کاکسیا قسە ناکەم، ناوەکەشم لە کاتی خوێندنەوەدا تیپێکم لێدا بۆ ئەوەی کە داهێنگیری نەبێت لە قسەکانیە. کاتێک ئێمە ئەو کتێبە ئاخێنینەوە کە بەڕای من ڕێزم هەیە بۆ کاک سەربەست، من پێم وایە نووسین هاوارە، نووسین ئازارە. ئەگەر کاتچیا دوای 22 ساڵ ئێستێ ئەم کتێبەی قسۆتە دەرێ، من پێم وایە دی تەحملی ئەو ئازارانی نەبوو لە دڵی خۆی داڕایگرێت. کەم نییە 22 ساڵ تۆ لە 98ەوە تا ئێستا حیسابی کەیت. ئەوەی کە من لە کتێبەکەی کاکچیادا تێبینیم کردووە، باسی چ شتێک دەکات کە هەمومان چێشتومانە. کەسێک زیندانی نەبینی بێ ناتوانێت باسی زیندان بکە. هەزار دکتریش دەردی نەخۆشیێک نازانێت. ئێمە خۆمان زیندانمان بینیوە. تا لەو کتێبەدا باسی سە چوار شت دەکا، من لێرە بە کورتی باسیەکەم. یەکیان شەڕی ناوخۆیە بە درێژایی مێژوور، یعنی لە سەدەی ڕابردوو شەڕ حسابیکەی نێمە لە شەخصەکانەوە شەڕە تا ئێستا بەردەوامە. هیچ شتێکیش بە قەت شەڕی ناوخۆ لە ناو کووردا بە قووەت نییە، هەر لەحزە ئەگەری ئەو شەڕە هەیە. دووهەمیان کۆچە. زۆر ناخۆشی ئینسان لە وڵاتی خۆی هەست بە غەریبی بکە، تۆ لە شارەکەی خۆت هەست بە غەریبی بکەیت. پێمان وا نەبێت ئوروپا بەهەشتە، بەداخەوە ئەوێ بەهەشت نییە، ئێرەیان لێکردوین بە دۆزەخ. ئەگەر ئینسان ماڵەکەی خۆی ئارام بێت قەت چۆڵی ناکات. سێهەمیان کە بۆ زۆر ناخۆشە، کاکچیا هەم نووسەری بەحرە و هەم نیبەر، هەم باسی وشکانیەکە هەم باسی دەریاکە. کورد دەڵێ لە ترسی ئاور خۆمدا بە ئاودا، ئەویش لە ترسی شەڕی ناوخۆ نەیزانین کە تووشی ئەو قەدەرا بێت کە زۆرمان تووشی بووین. شتێکی تر کە زۆر گرنگە بەلای منەوە باسی کەین ئیعترافە، دان پێدانانە. من پێم وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ئیعترافی نییە، کۆمەلگایەکی حاشایە. حاشا لە هەموو شتێک بکەیت. ئەگەر تۆ اعترافاتەکانی ڕۆسۆ بخوێنیتەوە یا هاشم ساڵات بخوێنیتەوە لە دمشق و بۆ پاریس، ئەو ئەنێ بۆ دەرەکەوێتە کۆمەلگای داخراو ناتوانێت اعتراف بکات، کۆمەلگای حاشا ناتوانێت اعتراف بکات. بەڵام ئەو زۆر بوێرانە و زۆر ڕاستگویانە. من ئێستا دەمێت لەسەر ئەو کتێبەی کاکچیا کە بەڕای من بیرەوەری نییە، بەڕای من گێڕانەوەی، چونکە ئەو کۆناغێکی زۆر بچوو باسەکە. باسی ئەو چاردە مانگا کات کە لە زیندان بۆ ساڵێک 12 ڕۆژ فەقەت لە ئاکرێ بووە. کاتێ تۆ باسی من بە گێڕانەوەی دەبینم، شتێکە دەیگێڕێتەوە وەکو کامیرایەک فەقەت ڕووراوەکانەوە خۆی گێڕێتەوە. دوو شت لێرەدا بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. یەکیان ڕاستگۆیەکە بوو، حتا ئەڵێ لە زیندان گریاوە، ترساوە. ئێمە بەداخەوە ئێستا ڕۆژانە بینین کۆمەڵە برادەر بیرەوەریە لەنە دەرێ، لەگەڵ ڕێزم بۆ هەمویان. بەڵام هەندێکیان زۆر ڕاستگۆیانە درۆکەن، ڕووداوەکان خۆیان ناگێڕنەوە، ڕاستگۆیانە درۆکەن. ڕووداوەکان هەندێکیان وانە زۆر کەس لەناو ڕووداوەکاندا ژیاوە، بەڵام ئەگەر دەیگێڕنەوە خۆیانەکەن بە ژێنێراڵ دیگۆڵ، خۆیانەکەن بە قارەمان کاتێکیش داوان نەبوو. هەندێکیان پێم وایە ڕاستگۆیانە درۆکەن. چونکە گێڕانەوەی بیرەوەریەکان ئەوەیە کە تۆ گومانەکان بڕەوێنەوە، نەگومان زیاتر بکەیت. تۆ هەندێک شت کە شەفاف نییە باسی بکەیت، تۆ گومانەکان بڕەوێنەوە، شەفافێت باسکەیت، هەندێک زانیاری بدەیت کە کەس نەیبیستە بێت، ناوەی کە تۆ مێژوو هەڵگەڕێنەوە. من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم قەت لەگەڵ مێژوو نەبوو، تام لەحزەیش لەگەڵی نیم، چونکە مێژوو وە خۆی نانووسێتەوە.
هەرکەس بە مەیلی خۆی نووسێتەوە. ئێستا هەر زۆر دوور نەڕۆین ڕووداوەکانی هەفتەی سوباریا ریفراندۆم هەر لایەنێ بە خۆی بە جۆرێک دەیجێڕێتەوە ببینی وانەیە. شتێکی تر کە بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بوو زمانەکەی بوو. کاتیا زمانێکی ڕۆژنامەنووسی زاڵە بەسەر دەقەکەدا وەکو راپۆرتێکی ڕۆژنامەنووسیەچێت گەرچی سەرەتاشە زۆربەی نووسەرەکانی عالم یەکەم بەرهەمی خۆیان پەشیمانە لە چاپکردنی. زۆربەی نووسەرەکان شاملوو بۆ هەموو گەورەی خۆی یەکەم بەرهەمی خۆی کۆکردەوە لای لە بازار. بەڵام وەکو ئەزمونێک وەکو یەکەم جار کاتیا کە ئەم ژێڕانەوەمانی کردوێتە لە چوارچێوەیەکی دێبێت لە داوێتێدەرێ بەڕای من تا ئەندازەی سەرکەوتوو بۆ بۆچی چونکە نووسەر نەبووە وەکو نووسەرەکانی تر. ئەو پێشەوەی نووسەر بێ ڕۆژنامەنووس بووە، کاریگەری ڕۆژنامەنووسەکەشی بەسەر لە دەقەکەی دیارە. لە تەواوی ئەو کتێبەدا یەک هەڵەی تێدایە، هەڵەی ئیملایی لە پەڕەی 146 دوایش ئیشارەت پێ. شتێکی تر کە بەلامەوە زۆر پێم خۆش بوو قسەی لەسەر بکەم دروستکردنی پرسیارە. لەو کتێبەدا پرسیارمان بۆ دروستەکە بۆ شەڕ تاکەی منطقی شەڕیشی ئەو کەسانەیە کە منطقی گفتوگۆیان نییە، نازانن گفتوگۆ بکەن. یعنی شەڕ نەتیجەی یە گفتوگۆیە، بەتایبەت دۆزینەوەی زمانی دیالۆگ لە بینی هەموو کەسێک، لە بینی دوو کەس یا لە بینی دوو لایەن یا لە بینی دوو وڵاتدا. کاکسیا پرسیارمان بۆ دروستەکە. یەکێ لە ئامانجەکانی نووسین دروستکردنی پرسیارە. یەکی لە وڵاتی ئێمە پرسیار هەر نییە، پرسیار نییە، بش بێ زۆر کەمە. شتێکی تر کە کاکسیا ئەوەی بۆ نووسیوە بەڕای من یەکیان ئارامبوورەوەی دەرونی خۆیەتی، دووهەم کۆمەڵە زانیاری بۆ جیلی داهاتوو. چونکە هەندێک شت هەیە هەندێک برادر لەگەڵ خۆیان دەیبەنە ژێرتەوە. ئەخیرانەشیان لەسەر نیشتمانە. نیشتمان ئەو شوێنە نییە کە زێری باو بافیر بێ ئێستا، پێناسێکی تری هەیە. نیشتمان ئەو شوێنەیە کە تۆ هەست بە کەرامەت بکەی، بە ئارامی بکەیت، هەست بکەی کە شعورت بریندار ناکرێت، هەست بکەی کە وەک ئینسانێک تەعاملت لەگەڵ دەکەم. جا بۆیە ئەو پێناسە تەقلیدیە کە باو بافیران و نیشتمان زێری دایک و باوکۆن نا. شتێکی تر کە لەو کتێبەدا هەبوو ئەخیتی کاتان لێناگرم لەو کتێبەدا ئەوەی بازە لە دوای خۆی کە سوکارێتی بە تایبەت دایک. چونکە شتێکی کرد من بۆ خۆشم پێم وت لە دوو سێ شوێندا منی گریان، چونکە خۆشم نیمچە بەسەرهاتێکی وەک ئەوم هەیە. لێرەدا دایک قوربانیە. کاتێک کە دێتە سجن شەو بۆیە دەڵم احترامەکە ئەڵە شەو دوایی گریان کە دایکی لە جێشتووە دەڵم من نەبایە ئازار و خەفەتەکانی خۆم بە دایکم کردایە. سپاسانەکەم بوو سەرمیشاندە. زۆر سپاس بۆ کاتجوات دەستەکانت خۆش بێت. زۆر سپاسی ئامادەبوونی بەڕێستان دەکەین ببورن کە کاتمان زیاد گرتبن. کاکچیا کۆمەڵێک ڕێژەیەکی باش لە کتێبەکانی هێناوە بۆی پێشکەشی بەڕێستانی بکات. لە دوای قسەکانی من دەتوانن کاکچیا و برادران بۆی یارمەتی بدەن تکایە بەرهەمەکە وەربگرن بۆی دواتر بۆ هەمومان ڕەنگە تازە بێ. منیش فریا نەکەوتم ڕاستی هەرەوشە و فریا کەوتم بە خێرایی یەک دوو بەشی لێ بخوێنمەوە قسەی زیاتری تێدا بکەین. پێشەوەی ماڵاواییتان لێ بکەم لە دووشت دەمەوێت بەڕێستان ئاگادار بکەمەوە ئەگەر موفەق بین کاتەکە بە گونجاو دەزانم لە دەرەوەی پرۆگرامی ئەم سەنتەرە باسی شتێکتان بۆ بکەم کە 25 مانگ ئامادەکاریەک هەیە بۆ ئەنجامدانی حوتەمەین فستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان. بەڵام خۆتان دەزانن لەبەر ڕەوشی کۆڕۆنا ئەمساڵ فستیڤاڵەکە بە ئۆنلاین دەکەین، بەڵام هەوڵ دەدەین بە ستایلێکی پێشکەوتوو لەگە برادران لە چەند ڕۆژی ئایندە دەست پێ بکەین و ڕێژەیەکی باش لە گروپ و تیپی زۆر باش لە ئاستی دنیاتیدا بەشدارن کە بڕیار بوو بە واقعی ینی بە هین بێن، بەڵام کۆڕۆنانەی هێش بەداخەوە. خاڵی دووەمی شەروەکو مژدەیەکی دڵخۆشکەر بۆ برادرانەی لەو پرۆگرامە کار دەکەن لە ئایندەیەکی نزیکدا ڕایەڵ وەک مؤسسەیەکی گەورە لە حکوومەتی عێراقی کار کراوە بۆی مۆڵەتی فەرمی وەربگرێ و ئینشاڵڵا مۆڵەتەکە لە ئایندەیەکی نزیک تەواو دەبێت بەوە شەوڵ دەدرێت گاردێکی تر هەنگاوێکی تر پێشکەوتوو بنین و تەمەنا دەکەم بە هاوکاری هەموو لایەکتان بتوانین پرۆگرامی ئاڵوگۆڕە کلتوریەکەش فراوان بکەین. دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن و سپاسی زۆر بۆ ئامادەبوونتان. کاکچیا و هاوڕێیان و برادرانی سەنتەر تکایە یارمەتیان بدەن بۆی بەڕێزان کتێبەکە وەربگرن و دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن.
سپاس بۆ ئامادەبوونتان.
ئەمڕۆ لە سنتەری چالاکی گەنجانی ڕانیە کە پرۆژەیەکی منداڵپارێزی کوردستانە لە بەرنامەی گەشتەپێدانی توانای گەنجان چالاکیکی ڕۆشنبیری ئەنجامدرا بۆ ناساندنی کتێبی ڕزگار بوون لە دەریا نقم بوون لە زیندان هین و سەر چیا هاوار کە خۆی یەکێک بووە لەو گەنجانەی هەر لە سەرەتاکانی دروستبوونی ئەم پرۆژەیە بەشدار بووە لەگەڵمان ستۆری و بەرهەموو یادەوەریەکەی کاکچیا بۆ گەنجان زۆر گرنگە بەو پێی پەیوەندی بە ڕزگاربوون لە دەریایی ئیجە و کوی ئەو نەهامەتی و چەرمەسەریانەوە هەیە کە بەداخەوە گەنجانی وڵاتی ئێمە گیرۆدەی دەبن و تووشی دەبن و ڕوبەڕوەیان دەبێتەوە ڕاستە ستۆریەکە هی 20 ساڵ پێشێستایە بەڵام زۆر بەداخەوە بەردەوام دووبارە دەبێتەوە لە کۆمەلگای ئێمە بۆیە پێمان وا بوو ناساندنی ئەو بەرهەمە لە ئێستادا بۆ گەنجان گرنگە و بەو هۆیش یا بەو هیوایی کە کۆڕەکەش بێتە مای زیاتر خوێندنەوە قسە لەسەرکردنی. ئەمڕۆ 6/12/2020 مەراسیمی ناساندنی کتێبی ئازادبوون لە دەریا نقمبوون لە زیندان لە سنتەری چالاکی گەنجانی ڕانیە نمایش کرا. زۆر سپاس بۆ سنتەری چالاکی گەنجانی ڕانیە کە لە ڕاستیدا ئەمە بەشێکە لە پەیوەندیدارە بە ئامانج و کار و تێڕوانینەکانی ئەم سنتەرە کە هەڵسان بە سازدانی کۆڕەکە بووی. هیوادارم ئەم بەرهەمە خزمەتێک بکا بە چینی گەنجان بە تایبەتی و سوپاس بۆ کەناڵی ڕانیە کە حزوریان هەبوو تەواوی کۆڕەکەیان تەختی کردووە. زۆر مەمنونم، هیوادارم نمونەتان زۆر بێت و سوپاس بۆ خەڵکی ڕانیە کە بە جۆش و خۆشەوە بەشداریان لە کۆڕەکەدا کرد.